لە بەرامبەر دواکەوتنی موشەکانیان و کەمکردنەوەی لە سەدا 50 دەرمەڵەی هاندان بەشێکی زۆر لە فەرمانبەرانی کۆمپانیای نەوتی باکوور خۆپشاندانیان ئەنجامدا و شەقەمی بەردەم کۆمپانیاکان بۆ ماوەی کاتژمێرێک داخست. خۆپشاندەران ئاماژیان بۆ ئەوە کرد ماوەی چەند مانگێکە موشەکانیان دوا دەکەوێت و زیاتر لە ساڵێکیشە 50% دەرماڵی هاندانیان لێ دەبردرێت. كمان تاخير به يعني دروش تاخير به او بو سودي خويانا هاتشي مسؤول كان من هي مسؤولي ماليه ومدير عام كان مسؤول شعبه كان من هي اوان جويان ليمنيه اوان صالانه بو خويان دو جاسي دا درسن بو يفاد هذه افاده كي جوړ نګن دو دفتر دلار ورګرن وزارتي سامانه سروشتکان دەستیان بەسەر کێڵگەنەوتیەکانی کەرکوو گرتووە وەزارەتی نەوتی عێراقش ئەڵێ بەهۆی ئەوەی کەوا وەبەرهێنانی ئێمە وەکو نەوتی کەرکوو کەم بۆتەوە ئەوانش وەبەرهێنانەکە بۆ خوانی دەبن ئێمە وەکو وەزارەتی نەوتی عێراقی بڕێک لەو پارەیە لە پاری موچەکەمانی کەم کردوەوە. لە ڕۆژی دەی مانگی ئازاردا وەزارەتی نەوتی عێراق هەنادەکردنی نەوتی کەرکووشی بۆ بەندەری جیهان ڕاگرت و هۆکاری ڕاگرتنەکەشی گەڕاندەوە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێم هیچ بەرەپارێکی لە فرۆشی نەوتی کەرکووک نەداوەتە بەغدا. ماوەیەک لەمەوبەریش ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوای کرد کۆمپانیای نەوتی باکوور هەڵبوەشێنرێتەوە و لە شوێنی ئەو کۆمپانیایەک بە ناوی کۆمپانیای نەوتی کەرکووک دابمەزرێنێت کە سەرجەم کێڵگەنەوتەکانی شارەکە لەخۆ بگرێت. بۆ کۆمپانی نەوتی ناسرێق مانعەتیان نییە بۆ نەجەف و کەربەلا و بەسە مانعەتیان نیە بەڵام بۆ کەرکووک لەبەرەوەی کوردستانی و لەبەرەوەی بەشێکی گرنگی ئیراداتی عێراق بۆ لە هەموو مێژووی خۆیان دژایەتێکی بەردەوام و بەرامبەر بەم شارە و ئەتاسایە وەڵامێکمان نەدراوەتەوە جا لەبەرەوە باجەکەشی ئەو خەڵکە بە سزمانایی دەکات تووشی کێشاوێت. کۆمپانیای نەوتی باکوور لە کەرکووک نزیکەی 14,000 فەرمانبەری هەیە و لەو ژمارەیەش تەنها لە سەدا 7 کارمەندەکانی کوردن. ئیدارە و ئەنجومەنی پارێزگای کەرکووکش دەڵێن بەردەوام پێشنیاز دەدەنە وەزارەتی نەوتی عێراق بەڵام بەغدا وەڵامیان نەداوەتەوە. ئۆژین جۆڵە NRT کەرکووک.